فرەدانی منداڵی ساوا هەندێک جار لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ڕوودەدات و لە سەرەتای ئەم ساڵی شەوە تا ئێستا 4 منداڵ لە هەولێر و سلێمانی فرێدراون کە 3 منداڵیان گیانیان لەدەستداوە. یەکێک لە منداڵەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ناوچەیەکی چۆڵ لە گەڕەکی زێڕینۆکی شاری سلێمانی فرێدراوە. بە پیزانیارەکانی تیمەکانی بەڵگە و تاوان مناڵەکە کچە و تەمەنی 1 ڕۆژە و لە هەمان ڕۆژیشدا گیانی لەدەستداوە. بڵاوبوونەوەی وێنەی منداڵەکەش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاردانەوەی هاوڵاتیانی لێکەوتەوە. جگە لەو حاڵەتە هەر لە سلێمانی لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا مناڵێک کە بەهۆی نەخۆشکەوتنی براوەتە نەخۆشخانە، بەڵام ئەو کەسانی کە بردویانە لە نەخۆشخانە بەجێیان هێشت و دوای 3 ڕۆژیش لە نەخۆشخانە گیانی لەدەستداوە. تاوان و بنکەی پۆلیسی برای ئەحمەد چوونەتە شوێنی ڕووداوەکە. ئەوە تەمەنی 1 ڕۆژ بۆ پێوەی کە تیمەکانی بەڵگەی تاوان پشتنیان بۆ کردووە. ئەدا مەلەفی لێکۆڵینەوەمان بۆ کردو لە شکشمان بدۆتە نوژاری دادوەری بۆ ئەوەی کە بزانین هۆکاری جیانە دەزانەکەی چییە. لە شاری هەولێرش لە ماوەی 8 مانگی ڕابردوودا 2 مناڵی فرێدرا و لەلایەن تیمەکانی پۆلیسەوە دۆزراونەتەوە و براونەتە نەخۆشخانە. وتەبێژی پۆلیسی هەولێرش دەڵێت ئەو مناڵانە هی خەڵکی شاری هەولێر نین و گومان دەکرێت هی ئاوەرەکان بن. خۆی حاڵەتی دۆزینەوەی مناڵ کە تازە لە دایکبوو پێ دەڵێن لەقیت، ئێمە لە شاری هەولێر ئەو ساڵ 2 حاڵەتمان هەبووە. خۆ دەزانی کاتی ئەو مناڵان دەدۆزرێنەوە لە بەرەوەی تازە لە دایک بووە، یەکسەر ئاگاداری پۆلیس دەکەنەوە، پۆلیسیش بەڕێگای خۆی یەکسەر ئەو مناڵە دەباتە نەخۆشخانەی لە دایک بوون، لەبەرەوەی منداڵە دەوێت لەوێ لەژێر چاودێری تەندروستی دابێت. دوای فرەدانی مناڵ و دۆزینەوەی لایەنە پەیوەندیدارەکان ئەرکی بەخێوکردن و چاودێریکردنی دەگرنە ئەستۆ. هاوکات بەپێی یاسا دادگا دەتوانێت ئەو منداڵانە بداتە خێزانێک کە منداڵیان نابێت یاخود خێزانێک کە بیانوێت منداڵێکی تر بەخێو بکەن. شاکار نووری NRT سلێمانی.